پێشانگایەکی شێوەکاری لە شاری سلێمانی دەکرێتەوە، بەڵام ئەم پێشانگایە جیاوازە لە پێشانگاکانی تر. جیاوازێکەشی ئەوەیە کە شەعر و تابلۆ ئاوێزانی یەکتر بوون. لە هەمان کاتدا کە تۆ سەیری تابلۆ دەکەیت دەتوانیت گوێگری شعریش بکەیت. لەم پێشەنگا شێوەکاریەدا خەڵک سەیری ژمارەیە تابلۆ دەکەن و خوێندنەوەی جیاوازی بۆ دەکەن، بەڵام ئەوەی سەرنجی ئەوانی ڕاکێشاوە ئەو کەرەستەیە تابلۆکانی پێ دروست کراوە. بە شەعر و تەل ئەمانێ ئەوە بڵێن کە ئینسان خۆی لە خۆیان پیرۆزە بەوەی کە کۆمەڵێک خولیا و کۆمەڵێک خەیاڵاتی جوانی بۆ دیە کە ئایا کە یان بە وشە دەری ئەبرێ یان بە بێدەنگی دەریێبرێ لە ڕێی کاری هونەریەوە. دانە سالار شعری شاعیرێک و تابلۆکانی هێنا بۆ کافتریە زانکۆی گەشەپێدانی مرۆیی، بەڵام ئەوانەی تابلۆ بە تەلچندراوەکانیان دەبینی هاوکات گویان لە دەنگێکی دیکەش بوو. کەچرای ئەو هەموو حەزم بەدارتەنی سەرڕێوەکە هەڵواسم ئەیبا بەڕەنگا لە ڕەنگی باعەچێ و تا قوبەی تەریایی کۆتری مەیلێکی هەڵمەدا هەڵماقا و باخچی چاوەڕوانین لە ساردۆنای سەرنجەکانیا سەوز نابن. بە هاوکارەکانمان یان بە خەڵکی بڵێین کە هەر مادەیەک بگری لە دنیا ئەتوانی وای لێ بکەی کە بڕێک جوانی تا بدۆزیتەوە. ئێمە ویستمان تەرکیز بخەینە سەرە و جوانی ئەمڕۆ لەم ئێوارەیە و بۆ ساتێک بتوانین هاوڕێ خوێندکارەکانمان داببڕین لەو دیراسەتە با بڵێن وشکەی کە ڕۆژانە دووبارە بێتەوە. ویستمان ئەم ئێوارە لە پاییزە جیاواز بێ، جوانتر بنوێنێ، لەگەڵ نمەی ئەو بارانە کەشێکی وا دروستکەین هەمومان لەبەر بارانە ڕۆحمان پاکەینەوە. ئەم کەرەستەیە لە کوردستان تەنیا بۆ دروستکردنی کۆنکرێتی خانوو بەکاردەهێنرێ، بەڵام دانا بە بیرکردنەوەی خۆی توانیوێتی پەیوەندی نزیک لە نێوان ئەم کەرەستەوە و هونەردا بدۆزێتەوە. ناکرێ هەر تەنها خوێندکار لە زانکۆ بەستینەوانێ بە خوێندنەوانێ، بەڵکو ئەم خوێندکارە توانایەکی باشی پێ لە بوارە جیاجیەکانە ئەرکی زانکۆیە بتوانێت گەشە با بەم چالاکیانە. بۆیە گرنگە ئەم خوێندکاران و قوتابیانە چالاکی وەرزشیان هەبێ، گرنگە چالاکی هونەریان هەبێ، ئێمە ژۆک زانکۆ بتوانین خزمەتێکی گەوریان بکەین و زەمینەیان بۆ بسازێنین بۆی ئەو توانایانە جارێکی تر وەک چالیاکیێکی گەورە بۆ زانکۆ و بۆ خوێندکارەکان کارێکی گەورە بێ. ئەم پێشانگای ئەمڕۆ جیاواز لە پێشانگاکانی تر وا هاتە پێش چاومان لەگەڵ سیرکردنی تابلۆ ڕەنگینەکانی کاکدانا گوێشمان کرایەوە بە شعرە جوانەکانی کاک بەرزانی بەڕێز. بەڕاستی تاموچێژێکی تایبەتی هەبوو، زۆر خۆشحاڵی کردین، هیوادارین ئەم جۆرە کارانە بەردەوام بێت لە زانکۆکەمانە. ئەم ئێوارە کۆڕاکە بەڕاستی ئاوێتەکردنی مادە شێوەکاریەکان لە تەلسازیە لەگەڵ ڕۆحی شێعرا بەڕاستی ئەم ئێوارە بە هەردوو لایەنەوە تێکەڵی ژمارەیەکی زۆر ئەفکاری جوان و تێکەڵبوونی ڕۆحی شعر لەگەڵ ئەو بایی کە کاک بەرزان باسی کرد لەگەڵ بای پاییزانە. ئەم هونەرمەندە لە ڕێگەی بەکارهێنانی تەلەوە کە لە کاری کۆنکرێتی خانوو هەندێک کەرەستەی کارەباییدا بەکاردەهێنرێ، هونەری تەلسازی وەک داهێنانێکی هونەری تێکەڵ بە هونەری شێوەکاری کوردی کردبوو. بەڵام لەم پێشەنگەدا لەگەڵ شاعیرێکدا وەک دوو خوێندکار نمایشەکەیان بردو بۆ نێو زانکۆکەیان.